سڵاو قوتابیانی خۆشەویست لە لێکچەری دووەمە بەردەوام ئەبین لەگەڵتان هەر لە باسی experimental verification of length construction and time dilation اینە سەر ئەگزامپڵێکی تر کە بەتوین پارادۆکس ناسراوە کە ئەمە مەسئلەیەکی زۆر شایع و دیارە لە فیزیای ڕیلەتیڤیتیە. Twin paradox involves two identical clocks. ئەم تین پارادۆکسە چی لە خۆگرێ؟ دوو identical clock واتە دوو کلۆکی وەکو یەک لە خۆ ئەگرێ، یەکێکیان لەسەر زەوی ئەمێنێتەوە و ئەوی تریشیان بە کەشتیگەلەی ئەینێرین بۆ فەزا و پاش ماوەیەک ئەتوانین بگەڕێتەوە و بزانین چ گۆڕانکاریەک لەم دوو کلۆکە ڕوویداوە. بۆ ئاسانتر بۆ ئەوی تەلەوە بە ئاسانی تێبگا ئێمە it is customary to replace the clocks with a pair of twins دیک ئەنجن. بۆ ئاسانکاری ئێمە ئەم دوو کلۆکە ئەکەین بە دوو مرۆڤ دوانە، هەردووکیان بە ناوەکانی دیک لەگەڵ جینە. ئەم دوو مرۆڤە ئەم دوو کەسە هەردووکیان دوانن. دیک is 20 years old when he takes off a space trip at a speed of 0.8 c to a star 20 light years away. کەواتە دیک لەگەڵ جینە ئەم دوو کەسە لە جیاتی دوو کلۆکەکە بەکارهێنین. دیک کە هەردووکیان 20 ساڵە، دیک ئەنێرین بۆ فەزا، ئەنێرین بۆ بۆشایی بە خێراییەک کە خێرایەکەی 0.8 خێرایی ڕووناکی بێت و دووری ئەو ئەسارەی کە بۆی ئەڕوا 20 ساڵی ڕووناکی لە ئێمەوە دوور بێ. History takes 50 years. ئەم گەشتە 50 ساڵ ئەخایەنێ بە گوێرەی کیۆ 50 ساڵ ئەخایەنێ؟ توجن بە گوێرەی جینەوە کە لەسەر زەوی ماوەتەوە حسابی کردووە ئەم گەشتە کە دیکی برای گەشتی کردووە چۆتە فەزا 50 ساڵی خایاندووە. who stays behind چونکە جین وتمان لەکوێ ماوەتەوە؟ جین لەسەر زەوی ماوەتەوە و حسابی کردووە 50 ساڵی ڕێکی خایاندووە. The space of Dick's life is slower than her space by a factor of. حتما ئەو گەشتەی کەوا دیک گەشتی پێکردو مادام خێراکەی 0.8 سیا وتمان ئێمە تایم ئیتر لە ڕیلەتیڤیتە کاتێ خێراکان نەگەنە خێرایی ڕووناکی تایم ئیتر ئەبسڵۆید نییە بەڵکو تایم مەفهومێکی ڕیلەتیڤ وەرەگرێ. بۆیە سپیسی دیک لایڤ واتە ژیانی ئەو کاتێکەوە واتە تینۆت لەسەرتی بۆ گەشتەکەی دیک بەهۆی بەم فاکتەرە کەم ئەبێتەوە واتە تینۆت ئۆڤەرتی is equal to 1 ناقسەن v دووجا لەسەر سی دووجا. پێشتر معادلەی تیمان تایم دڵیشنمان اشتقا کردووە کاتە تینۆت ئۆڤەرتی ئەکاتە چی؟ ئەکاتە 0.6 ئەکاتە 0.6 کاتە ئەمە چییە؟ ئەمە ئەو تایمێکەوە تووشی خابوونەوە و دیلەیشن تەمەدودی زەمەنی دەبێت. ئێستا تو جین بۆ جین کە لەسەر زەویە و وەستاوە دیکس هێرت beats only 3 times for every 5 beats of her heart. جین سێ دانە لە لێدانی دڵی دیک ئەبیستێ ئەگەر 5 جار لێ بدا ئەوە جین کە لەسەر ئەرزە لەسەر زەویە تەنها گوێی لە چەند نەبێ؟ لە سێ دانیانە بێ. بۆ ئەم مەبەستەش فیناڵی دیک returns after 50 years according to Jane's calendar. دوای 50 ساڵ دیک ئەگەڕێتەوە بە گوێرەی ئەو تەقویمە ئەو کالندەریکەوە جین گرتوێتیەوە. but to dig the trip has taken only 30 years. بەڵام بە گوێرەی دیکەوە گەشتەکەی تەنها 30 ساڵی خایاندووە. بۆ 30 ساڵی خایاندووە؟ وتمان بە گوێرەی جینەوە کە لەسەر زەوی 50 ساڵی خایاندووە، بەڵام تایم دیلەیشن ئەڵێ 0.6 مانێ. ئەم 0.6 جارانی 50 ساڵەکە ئەکەین ڕێک چەند دەرەچێ؟ 30 ساڵ دەرەچێ. 0.6 جارانی 50 ساڵەکەین ڕێک 30 ساڵەکە کاتە بە گوێرەی دیکەوە ئەم گەشتە چەند کاتی خایاندووە؟ 30 ساڵی خایاندووە، بەڵام بە گوێرەی جینەوە کە لەسەر زەویە و کۆنستانتە گەشتەکە چەندی خایاندووە؟ گەشتەکەی 50 ساڵی خایاندووە. دیک is therefore 50 years کاتە لەم کاتە دیک خۆی 20 ساڵ بووە، 30 ساڵی خایاندوو گەشتەکەی بە چوون و هاتنەوەی کاتە بێتە 50 ساڵ. لە کاتێکە
جین کە لەسەر زەویە گەشتەکە 50 ساڵی خیاندە خۆشی 20 بۆ کاتە 70 ساڵە. ئێستا بزانین ئەم پارادۆکسە لەکوێ وێر دە پارادۆکس. ئەم پارادۆکسە بزانین لەکوێ ئێستا ئەگەر بێت و حاڵەتەکان بگۆڕین. If we consider the situation from the point of view of Dick in the spacecraft. ئێستا ئەگەر پێچوانێکینەوە ئەگەر دیکمانەوێت لە ئاسارەیەکی تر و هەروەها جین لەسەر زەوی بە کۆنستانت ڤیلۆسیتیە کە بڕەکەی 0.8 بێ بجوڵێتەوە ئەم کاتە شتەکان ڕێک پێچەوانە بنن دوای ئەوەی کە جین ئەگەڕێتەوە بۆ هەسارەکەی تر بۆ لای دیک ئەو کاتە دیک 70 ساڵە بێت لە کاتێکا جین چی ئەبێت جین 50 ساڵە بێت. ئێستا but the two situation are not equivalent بەڵام ئەم دوو حاڵەتە وەکو یەک نین. ئەم دوو کەسە دیک و جین لە دوو initial frame of reference جیاوازن لە دوو مەنزڵومەی جیاوازن. ئەگەر دیکێکیان لە ئێستا بێ حتمما ئەوی تریان لە ئێسداشایە کاتە دیک changed from one initial frame to a different one when he started out. کاتە دیک چی گۆڕیەوە کاتێک هەردووکیان لە مەنزڵومەیەکا بوون بۆ لە ئێستا بوون دوای ئەوە دیک کە گەشتەکە ئەکا حتمما initial frameەکەی ئەو گۆڕێ بۆ دانەیەکی تر. When he revised it direction to head home and when he landed on the earth Jane however remained in the same initial frame during Dick's trip. بەڵام کاتێککە ئەگەڕێتەوە جین هەر لە ئینیشل فریمی خۆی وەستاوە هیچ گۆڕانکاریکی بەسەرانەوەتوە بەڵام دیک چی گۆڕیوە ئینیشل فریم ئۆفرنسەکەی گۆڕیوە بەڵام جین بە هیچ جۆرێ initial frame of reference خۆی نەگۆڕی و کاتە therefore the time dilation formula applied to the Jane's observation of Dick. لەم حاڵەتە معادلەکانی time dilation applied کراوە. کی applied کردو جین لەسەر کێ لەسەر دیکە گەشتەکەی کردووە but not to Dick's observation of Jane. بەڵام time dilation لە دیکە حساب نەکراوە لەسەر جین. ئەمە پارادۆکسەکەیە. time dilation جین کە لە منزومە لەسەر زەوی وەستاوەتەوە معادلەکانی لەسەر دیک تەطبیق کردو بەڵام ئەوانەی دیک لەسەر جین تەطبیق نەکراون. To look at Dick's trip from his perspective ئەگەر لە وجهە نەزەری دیکەوە تەماشاکەین we must take into account that the distance L دیستانسی گەشتەکەی he covered is shortened to وتمان گەشتەکە 20 ساڵی ڕووناکی دوور بووە بە گوێرەیەکەوە بە گوێرەی جینەوە کە لەسەر زەویە ئەڵێ ئەم گەشتە 20 ساڵی ڕووناکیە بەڵام لە ڕاستیدا کاتێک خێرەی پارتیکلەکان نزیک ئەبێنەوە لە خێرەی ڕووناکی حتمما length construction ڕوئەدا هەر بۆیە معادلەی length construction L is equal to L naught 1 minus v دووجار لەسەر c دووجار ئەکاتە 20 ساڵەکە L نۆتەکەیە جارانی 0.6 کۆتمان تایم دڵیشنەکە بە چەند کورد بووەتەوە ئەو فاکتەرە تینۆ لەسەرتی یاخود جەلتر یەک ناقص v دووجار لەسەر c دووجار بە 0.6 لە 60 کەتە بۆیە گەشتەکە بە گوێرەی دیکەوە چەند بووە 12 ساڵی ڕووناکی بووە. لەم کاتەشا to Dick his trip took کاتە بە گوێرەی دیکەوە ئەم گەشتە چەند کاتی خەیاندووە کاتەکەی کاتە 2L لەسەر v t is equal to 2L over v بۆ 2L لە ڕاستیدا t is equal to L over v بەڵام گەشتەکەی چووە جارێک و جارێکیش گەڕاوەتەوە بۆیە فاکتەری تومان زیاد کردووە کاتە 2L لەسەر v لەوە هاتووە دوو جارانی 12 دابەشی 0.8 ئەکەین ڤیلۆسیتەکەی بە ڤیلۆسیتی 0.8 c گەشتی کرد تەماشا ئەکەین گەشتەکە چەندی خەیاندووە 30 ساڵی خەیاندوو بە گوێرەی دیکەوە کەوا بوو thus the aging of the twins is not symmetric. لەم کاتەشا بۆمان دەرەکەوێت کە 30 ساڵی خەیاندوو خۆشی 20 ساڵ بووە کەواتە عمری دیک 50 ساڵە بێ لە کاتێکە عمری جین 70 ساڵە بێ. This effect has been verified experimentally کەواتە ئەم ئیفێکتەش کە پێڵێن توین پارادۆکس بە شێوەیەکی عەمەلی تەطبیق و تەحقیق کراوە. ئینە سەر بابەتێکی تر بە ناوی دۆپلەر ئیفێکت لە ڕیلەتیڤیتیە. پێش ئەوەی بێمە سەر دۆپلەر ئیفێکت لە لایتە ڕیڤیوێکی بەسیط دەکەین فلاشباکێک دەکەین و باسی دۆپلەر ئیفێکت لە ساڵاندا کە پێشتریش خوێندومانە. ئێمە هەموو ئەزانین کە ئەبزێرڤەرمان هەیە گوێگرێکمان هەیە لەگەڵ سۆرسەکە. هەر کاتێک ئەم ئەبزێرڤەرە نزیک بووە لە سۆرسەکە یاخود سۆرسەکە نزیک بووە لە ئەبزێرڤەرەکە ئەو کاتە ئینکریز ئین فریکوێنسی ڕوئەدات و دیاردێ دۆپلەر ڕوئەدات
یاخود ئەگەر هاتوو ئەم ئەبزێرڤەرە دوورکەوتەوە لە سۆرسەکە یاخود سۆرسەکە دوورکەوتەوە لە ئەبزێرڤەرەکە گۆڕانکاریەک لە فریکوێنسیا ڕوەدەبێتە هۆی کەمبوونەوە لەم حاڵەتە کەمبوونەوەی فریکوێنسی کەواتە ئەم چێنجە this changes in frequency constitute the Doppler effect ئەم گۆڕانکاریە زیادبوون لە فریکوێنسی یاخود کەمبوون لە فریکوێنسیا دیاردەی چی دروستەکە دیاردەی Doppler effect دروستەکە لە ڕاستیدا the origin of this effect is straightforward ڕاستە ئەم دیاردەیەکی زۆر بەسیتە ئێمە توانین لێکی بینەوە بەوەی کەوا induced successive waves emitted by a source moving toward an observer are closer together than the normal کاتە ئەو کاتێکەوە ئەم سۆرس و ئەبزێرڤەرە لە یەک نزیک ئەبنەوە بۆ نمونە کە لە یەک نزیک بوونەوە حتمما ئەو وەیڤانەی کەوا لە سۆرسەکەەوە دەرەدرێ لە یەکتر نزیک ئەبنەوە وەک ئەوەی لە حاڵی ئاعتیادی ئەگەر هەردووکیان کۆنستان و کە لە یەکتر نزیک بوونەوە وەیڤەکان ئەبنە هۆی چی ئەبنە هۆی ئەوەی کەوا سیپەرێشنی وەیڤەکان کەم بێتەوە کە سیپەرێشنی وەیڤەکان کەم بووە وەیڤێک لەگەڵ وەیڤێکی ترا دیستانسی نێوانیان کەواتە وەیڤلێنگت کورت ئەبێتەوە کە وەیڤلێنگت کورت بووەوە ئەبێتە هۆی زیادبوونی فریکوێنسی چونکە عیلاقە لە نێوان فریکوێنسی و وەیڤلێنگدا عیلاقەیەکی پێچەوانەیە هەتاوەکو وەیڤەکان لە یەک نزیککەونەوە کاتە فریکوێنس کاتە وەیڤلێنگتەکە کورت ئەبێتەوە کە وەیڤلێنگتەکە کورت بووە کەواتە فریکوێنسی چیە بێ فریکوێنسەکە زیادەوێ ئێمە ئەم عێلاقەیەمان هەیە ماتماتیکاڵی کە لە ساوندا ئێمە هەرەوەندە بە وەکو بیرهێنانەوەیەک the relationship between the source frequency and the observed frequency is mu is equal to mu not یەک زائدەن v لەسەر c یەک ناقسەن v over c ئەم c ئەلەم معادلە بەتەنیا تەلەبەکان تعبیر لە سپید ئۆف ساوند دەکەن نەک سپید ئۆف لایت دواتر تێکەڵی نەکەنەوە بەس بۆ ئەم معادلەیە ئەماندانەوە v سمۆڵەکە is the speed of the observer ئەم v سمۆڵە هی ئەبزەر هی گوێگرەکەیە v کەپیتاڵیش the speed of the source سپیدی سۆرسەکە the sines of v and v capital are plus for approaching یعنی نیشانەی vەکان موجب ئەبێ لە معادلەکە موجبیان ئەینێ ئەگەر هاتوو نزیکی یەکتر کەوتنەوە و هەروەها سالبیان ئەینێ ئەگەر هاتوو لە یەکتر دوور کەوتنەوە ڕسیدی یەکتریان کرد ئەو کاتە چییە بێ سالبیان ئەینێ کاتە transfer motion does not cause a Doppler shift in sound ئەمە تەنها لە ساوندا وتمان نزیک کەوتنەوە یا دوورکەوتنەوەی بینی سۆرس و ئەبزێرڤەر دۆپلەر ئیفێکت دروست ئەکا بەڵام جوڵانی ئەبزێرڤەر یاخود سۆرسەکە بە شێوەی پێپێندیکولەری هیچ کاتێک دیاردەی دۆپلەر لە ساوندا دروست ناکە کە ئەمە ئەکرێ دابنرێ بە فەرقێکی جەوهەری لە نێوان دۆپلەر ئیفێکت ئین ساوند ئەند دۆپلەر ئیفێکت ئین لایت ئێستا ئینە سەر ئەوەی کەوا لە لایتە دۆپلەر ئیفێکت کاتێکەوە سۆرسەکە یاخود ئەبزێرڤەرەکە بە پێپێندیکولەری لەسەر ئاراستەی تێپەڕبوونی شەپۆلەکان حرەکەی کرد لە لایتا دۆپلەر ئیفێکت ڕوو ئەدات بەڵام لە ساوندا ڕوو نادات دین سەر دۆپلەر ئیفێکت in light we consider a light source as a clock that ticks mu naught times per second and emits a wave of light with each tick باوا دابنین کەوا ئەم جارە لای سۆرسێکمان هەیە وەکو کلۆکێک تەعاملی لەگەڵا بکەین کە هەر تیکێکی بە mu naught times per second حساب بکەین و and emits a wave ئەو کاتە شەپۆلێکی لێ دەرچێ وەیڤێکی لێ دەرچێ of light with each هەر لەگەڵ هەر تیکێکە و اعتیبارەکەین کەوا وەیڤێکی لێ دەرەچێ will examine the three situations as shown ئێمە لەم حاڵەتە لە دۆپلەر ئیفێکت لە لایتە سێ حاڵەتمان هەیە هەرچی دۆپلەر ئیفێکت بوو لە ساوند بە تەنها دوو حاڵەتمانە بوو یان نزیککەوتنەوە یا دوورکەوتنەوە بەڵام لە حاڵەتی لایتە سێ حاڵەتمان هەیە حاڵەتی یەکەم و دووەم و سێم وەکو لە فیگەرەکانە جوان ئەیبینن ئەگەر تەماشاکەین حاڵەتی یەکەم ئەگەر هاتوو ئەبزێرڤەرەکە گوێگرەکە بە شێوەیەکی پێپێندیکولەری حرەکەی کرد لەسەر ئاڕاستی ڕۆشنی شەپۆلەکان ئەگەر شەپۆلەکان بهێریزانتڵی بڵاو ببنەوە لە سۆرسەکەەوە و ئەبزێرڤەرەکەش بە شێوەیەکی پێپێندیکولەری حرەکە بکە یا پێچەوانەوە ئەگەر هاتوو ئەبزێرڤەرەکە کۆنستاند بوو ئەم جارە سۆرسەکە بە شێوەی پێپێندیکولەری حرەکەی کرد هەر دیاردەی دۆپلەر ڕوئەدات حاڵەی دووەممان ئەگەر هاتوو ئەبزێرڤەرەکە دوورکەوتەوە لە سۆرسەکە وەکو لە وێنەی دووەمە
وحاڵی سێمیان ئەگەر هات و ئەبزەرڤەرەکە نزیک کەوتەوە لە سۆرسەکە هەر سێ حاڵەتەکە چی ڕوایە دیاردەی دۆپلەرتیانە ڕوئەدا. سەرتا ئێمە سەر حاڵەتی یەکەمیان ترانسفێر دۆپلەر ئیفەکت ئین لایت لە یەکەم وێنە ئەیبینن کەوا ئەبزەرڤەرەکە گوێگرەکە بە شێوەیەکی پێپێندیکولەری بە شێوەیەکی عەمودی حرەکە ئەکا ئەجوڵێ لەسەر ئاڕاستی بڵاوبوونەوەی شەپۆلەکان. Assume that the observer is moving perpendicular to a line between him and the light source. ودائنين كوا observerەکە بە شێوەیەکی پێپێندیکولەری حرەکە ئەکا لەسەر ئاڕاستی بڵاوبوونەوەی شەپۆلەکان. In the reference frame of the source لا ئەگەر وەحسابین لە سۆرسەکە reference frame سۆرسەکە the proper time between two adjacent tick is t0 لا سۆرسەکەمان ئەم جارە ئێستا کۆنستانتە کەواتە t0 is equal to یەک لەسەر میو0 ئێمە زانین فریکوێنسی یەک لەسەر کاتە لێرە ئەکا ئەی t0 مادام ئەلێ لە حاڵی کۆنستانتە ئە لە سۆرسەکەمان کۆنستانتە ئەبزێرڤەرەکە حرەکەی هەیە کەواتە لە منظومەی بۆ نمونە ئێس و ئێس داشمانەیە ئەگەر هات و سۆرسەکەمان ئێس بێ کاتە ئەبزێرڤەرەکە بێتە ئێس داش کاتە لە منظومەی ئێسا کە سۆرسەکەیە t0 ئەکاتە یەک لەسەر میو0 original time بۆ نمونە. In the reference frame of the observer the time between two adjacent ticks is ئەم جارە لە reference frame ئەبزێرڤەرەکە کە منظومەیەکی ترە تی ئەکاتە چی؟ تی ئەکاتە t0 لەسەر ڕێگی یەک ناقسەن v دوجا لەسەر سی توانتو کەواتە لە reference frame ئەبزێرڤەرەکە تیمان بەم جۆرەیە ئەکات t0 لەسەر یەک ناقسەن v دوجا لەسەر سی دوجا ئەم تیە ئیتر کۆنستانت نییە بەڵکو ئەم تیە ریلیتیفە لەگەڵ ڤە گۆڕانکاری بەسەرایە کەواتە the frequency measured in the reference frame of the observer is ئەو فریکوێنسیەی کەوا لە ئەبزێرڤەرەکە قیاس ئەکرێ میو is equal to یەک لەسەر t و ئەشکاتە تیەکەش معادلەی تیشمان هەیە تعویزی ئەەکەین ئەها معادلەی تیە لە شوێنی هەموو تیەک دانێن ئەمەمان ئەیاتێ ئێستا ئەم معادلە ڕێک ئەخەینەوە بەجۆ وتمان معادلەکەی سلایدی پێشووتر قەڵب ئەەکەینەوە هەڵی ئەگێڕینەوە کە هەڵمان گێڕایەوە هەموو معادلەکە هەڵە گێڕینەوە میو is equal to میو0 یەک ناقڵ v دوجا لەسەر سی دوجا معادلەی چلمان دەست ئەکەوێت ئەم معادلەیە the observed frequency is always lower than the source frequency میو0 هەمیشە ئەم معادلە ئەوەمان پێ ئەڵێ کەوا ئەو فریکوێنسی کەوا ئەبزێرڤەرەکە ئەیبیستێ کەمترە لە original frequency سۆرسەکە. The same formula is true when the source is moving perpendicular to the line between the source and the observer. ئەم معادلە جارێکی تر ڕاست ئەبێ ئەگەر هات و ئەم جارە سۆرسەکە بە پێپێندیکولەری حرەکەی کرد لەسەر ئاڕاستی بڵاوبوونەوەی شەپۆلەکە ئەها سۆرسەکە حرەکەی کرد بەڵام ئەبزێرڤەرەکە کۆنستانت بوو کاتە لەم حاڵەتە ئەگەر هات و سۆرسەکە کۆنستانت بوو ئەبزێرڤەرەکە بە شێوەی پێپێندیکولەری حرەکەی کردە سەر جوڵا لەسەر ئاڕاستی بڵاوبوونەوەی شەپۆلەکە دیاردەی دۆپلەر ڕوو ئەدات و ئەو فریکوێنسیکەوە ئەبزێرڤەرەکە ئەی بیستێک کەمتر ئەبێ لە ئۆریجینەڵ فریکوێنسی سۆرسەکە و یاخود ئەگەر هاتوو ئەم جاریان سۆرسەکەمان بە شێوەی پێپێندیکولەر حرەکەی کرد بەڵام ئەبزێرڤەرەکە کۆنستان بوو هەم جارێکی تر ئەم معادلەیە ئەپلای دەبێت و هەمیشە لەم جۆرە حرەکە کە پێپێندیکولەر لەسەر ئاڕاستی بڵاوبوونەوەی شەپۆلەکە ئەو فریکوێنسی ئەبزێرڤەرەکە ئەی بیستێ کەمتر لە ئۆریجینەڵ فریکوێنسی سۆرسەکە. Thus transverse motion does cause a Doppler shift in light ئەمە ژواکە کەوا جوڵانی پێپێندیکولەری لەسەر ئاڕاستی بڵاوبوونەوەی شەپۆلەکانی لایت دیاردەی دۆپلەر لە لایتا دروستەکە بەڵام unlike in the case of sound بەڵام ئەم حاڵەتەمان لە ساوندا نەبوو چونکە ساوند تەنها وتمان یا دوورکەوتنەوە یا نزیک کەوتنەوە بوو. ئینە سەر بەشی دووەمیان حاڵتی دووەمیان longitudinal Doppler effect in light ئەم جاریان ئەگەر هات و وەکو لەوێنەکە ئەبینن سۆرسەکە یا ئەبزێرڤەرەکە دوورکەوتەوە لە سۆرسەکە ئەها یاخود بە پێچەوانەوە ئەگەر هات و ئەبزێرڤەرەکە وەستا بوو سۆرسەکە دوورکەوتەوە المهم یەکێکیان وەستا بێ ئەوی تریان دوورکەوێتەوە. Assume that the observer is receding from the source وا اعتیبارەکەین کەوا ئەبزێرڤەرەکە لە حاڵە یەکەما دوورەکەوێتەوە لەکوێوە لە سۆرسەکە we call as the reference frame of the source وا دانین کەوا منظومەیەکی ئێسمانەیە سیستەمی ئێسمان دەکەوێت لە محاضرەی ڕابردووە زۆر جوان باسی ئێس و ئێسداشمان کردووە reference frame بێ بۆ سۆرسەکە و هەروە ئێسداش reference frame بێ بۆ ئەبزێرڤەرەکە. Now
the observer travels the distance vt away from the source between tickets كاتە لەگەڵ هەر تیکێکە لەگەڵ هەر دوورکەوتنەوەی هەنگاوێکی ئەبزێرڤەرەکە لە سۆرسەکەەوە ئەو کاتە دیستانسێکمان بۆ زیاد ئەبێ بە مقداری VT لە سۆرسەکەەوە واتە دیستانسەکە زیاد دەکا بە مقداری VT which mean that the light wave from a given tick takes VT over C longer to reach him than the previous one واتە لەگەڵ هەر دوورکەوتنەوەیەک لەگەڵ هەنگاوێکی ئەم ئەبزێرڤەرەکە دوور ئەکەوێتەوە لە سۆرسەکەەوە ئەو کاتە تایمێکی زیاترمان ئەوێ بوو ئەوەی لایت وەیفەکە بکەنە کێ بگاتە ئەبزێرڤەرەکە بە مقداری چی تایمەکە VT لەسەر سی کاتە لەگەڵ هەر دوورکەوتنەوەی هەنگاوێکی ئەبزێرڤەرەکە لە سۆرسەکەەوە تایمەکەمان زیاد دەکەواتە ئەو کاتێکەوە تیشکی لایتەکە کاتێکی زیاتری ئەخانەی هەتاوەکو بگاتە ئەبزێرڤەرەکە چونکە لێ دوورەکەوێتەوە hence the total time between the arrival of successive waves is کاتە total تایمەکەمانەکەچی T ئەکاتە T capital total تایمەکە ئەکاتە T small زائدەن VT لەسەر سی تەلەبەکان ئەم VT لەسەر سی ئەو تایمە زیادەیە کەوا پێویستە بۆ ئەوەی شەپۆلەکانی ڕووناکی لەگەڵ هەر هەنگاوێک دوورکەوتنەوەی ئەبزێرڤەرەکە لە سۆرسەکەەوە تایمێکی زیاترمانەوێ بۆ ئەوەی شەپۆلەکە بیگاتێ ئێستا ئەم معادلەیە لە شوێنی هەموو تیەک بەپێی تایم دڵیشن معادلەی تایم دڵیشن ئەپلای دەکەین لەسەری لە شوێنی ئەم تیە ئەڵێن تینۆر لەسەر ڕێگی یەک ناقصوی دوجا لەسەر سی دوجا لەسەر ئەم تیەش دیسان تینۆر لەسەر یەک ناقصوی دوجا لەسەر سی دوجا هاوبەش وەرەگرین تینۆر لە بینی هەردووکیانە ئەم معادلان بۆ دەرچێت ئێستا ئەم سەرەیە توانەکەی یەکە ئەگەر کەوانەیەکی بتوان یەکە توانین بکەین بە دوو کەوانە واخۆ بە دوو جەسر بە دوو ڕەک یعنی ڕێگی یەک زائد وی لەسەر سی جارانی ڕێگی یەک زائد وی لەسەر سی ژێری کردەکە جیازی لەیان دوو دووجایە توانین بیکەمە چی دوو ڕێگ یەکێکیان یەک ناقسەن وی لەسەر سی یەکێکیان یەک زائدەن وی لەسەر سی سەر و ژێرەی کردەکە دوو ڕێگی یەک زائد وی لەسەر سی ژێرەی کردەکەش یەک زائد وی لەسەر سی پێکەوە کورت ئەبنەوە ئەوەی ئەمێنێتەوە لەسەری کردەکە ڕێگی یەک زائدەن وی لەسەر سی لە ژێرەی کردەکەشە ڕێگی یەک ناقسەن وی لەسەر سی ئەمێنێتەوە ئەگەر بێت و بیگۆڕین بۆ فریکوێنسی ئێمە زین فریکوێنسی کاتە یەک لەسەر تی کەواتە معادلەی پێشووتر یەکسەر قەڵب بەکەینەوە بۆ ئەوەی یەکسەر بیگۆڕین بۆ فریکوێنسی چونکە فریکوێنسی is equal to 1 over t کاتە v receding فریکوێنسی receding کاتە v نۆت یەک ناقص v لەسەر سی یەک زائد v لەسەر سی معادلەی یەک بۆ 43 پێمانەڵێ the observed frequency is lower than the source frequency ئەم معادلە جارێکی تر پێمانەڵێتەوە کەوە ئەو فریکوێنسیەی ئەبزێرڤەرەکە ئەیبیستێ هەمیشە کەمترە لەو فریکوێنسیکەوە ئۆریجنەڵی سۆرسەکەیە لەبەرەوەی دوورەکەوێتەوە the same formula is true for the motion of the source away from the observer ئەم جارە ئەم معادلە دیسان ڕاست ئەبێت ئەگەر هاتوو ئەم جارە سۆرسەکە دوورکەوتەوە لە ئەبزێرڤەرەکە هەم دیسان ئەو معادلەیە بۆ ئەویش ڕاست ئەبێت حاڵەتی سێمیان ئینە سەری چی ئەپرۆچینگمان هەیە in the case where the observer is approaching the source we have ئەم جارە ئەگەر هاتوو ئێمە چی بوو ئێمە ئەگەر هاتوو نزیک کەوتینەوە لە سۆرسەکە وەکو ئێرە ئەیبینین ئەبزێرڤەرێکمان هەیە نزیکە بێتەوە لە سۆرسەکە کە نزیک بووە لە سۆرسەکە پێچەوانەی حاڵەتەکەی پێشوو چونکە حاڵەتەکەی پێشوو ئەمانوت هەمیشە total time is equal to t plus v لەسەر سی جارانی t وتمان ئەو پلەسە تایمێکی زیاتری ئەوێ بۆ ئەوەی بیگاتێ بەڵام لەم حاڵەتا کە نزیکەکەوێتەوە تەنها فەرقەکەی ئەوەیە لەگەڵ سلایدی پێشووە تۆتەڵ تایم ئەکاتە t ماینەس v لەسەر ct بۆ ماینەس لەبەرەوەی لەگەڵ هەر هەنگاوێکی دوورکەوتنەوەی ئەبزێرڤەرەکە لە سۆرسەکەەوە تایمێکی کەمتری ئەوێ بۆی بگاتێ ماینەس v لەسەر سی جارانی t لەگەڵ هەر هەنگاوێکە کە نزیکەکەوێتەوە تایمێکی کەمتری ئەوی بۆی وەیڤەکەی بگاتێ و هەروەها عینەن خوتواتەکانی پێشووتر ئەپلای دەکەینەوە خۆتان ئەپلای دیکەن چۆن ئەپلای دەمکرد بە هەمان جۆر ئەم جارە v ئەپرۆچینگمان بۆ دەسەکەوێ ئەکاتە v نۆت یەک زائدەن v لەسەر سی لەسەر یەک ناقسەن v لەسەر سی in this case the observed frequency is higher than the source frequency لەم حاڵەتە هەمیشە ئەو فریکوێنسی ئەبزێرڤەرەکە ئەیبیستێ زیاترە واتە ئینکریسن فریکوێنسی ڕوویاوە لە سۆرس فریکوێنسیەکە هەمیشە ئەو فریکوێنسی ئەبزێرڤەر ئەبیستێ زیاترە لە سۆرس فریکوێنسی the same formula is true
for the motion of the source toward the observer. اما دیسان راست بي اگراتو ام جاره observer که کنستان بو اگراتو source که نزدیک بوا لا observer که همان معادله من دست اکیتوا. استا ام دو معادله هر دو کام پیکوا معادله 43 که بو دور کوتنو بو معادله 44 که بو نزدیک کوتنو بو اتواین combine یانکن به یک معادله بم جوره معادله 45 ام معادله هم بو دور کوتنو راستا هم بو نزدیک کوتنو ڕاستە بە جۆرێک بەڵام لێرە ئەبێ خۆمان چی بینێ قیمەتی ڤیەکان ئەم ڤیانە چ کاتێک موجب وەرەگرن چ کاتێک سالب وەرئەگرن by adopting the conversation convention that v is plus for the source and observer approaching each other ئەم ڤیەی ئەم معادلەیە قیمەتی موجب وەرەگرێ ئەگەر هەر یەکە لە ئەبزەرڤەر و سۆرسەکە نزیکی یەککەونەوە و هەروە قیمەتی سالب وەرئەگرێ ئەگەر هاتوو هەر یەک لە سۆرس و ئەبزەرڤەرەکە لە یەک دوور کەوتنەوە کەواتە ئەم معادلەی ئەتوانین بۆ هەردوو حاڵەتەکە بەکاربێنین بەڵام ئێعتیمادەن لەسەر نیشانەی موجب و سالبی ڤیلۆسیتی ئەبزەرڤەر و سۆرسەکان ئەگەر لە یەک دوور کەوتنەوە سالب دانین ئەگەر لە یەک نزیک کەوتنەوە موجب دانین و ئەم معادلەیە هەردووکیانمان معادلەی 43 و 44مان توانیمان بیکەن بە معادلەی 45 ئەمە دیاردەی دۆپلەر لە هەر سێ حاڵەتەکە. پاشان ئینە the expanding of the universe. دۆپلەر ئیفەکت گرنگیەکی زۆری هەیە لە علمی ئەسترۆنۆمیا علمی فەلەکە بەڕاستی دۆپلەر ئیفەکت گرنگیەکی یەکجار زۆری هەیە بە جۆرێک stars emit light of certain characteristic frequency called spectral lines ئەو ئەستێرانەی کەوا لایتیان لێوە دەرەچێت بە فریکوێنسی دیاریکراو کە پیان ئەوترێت spectral لاینەکان and motion of a star toward or away from the earth shows up as a Doppler shift in this frequency. دوورکەوتنەوە یان نزیکەوتنەوەی ئەستێرەکان لە زەویەوە چیمان پێڵێ دۆبلەر شفتمان بۆ دروست دەکات ئیتر ئەگەر نزیک کەونەوە کاتە ڕەنگەکان بەلەو شین لا ئەدەن ئەگەر هاتوو لێمان دوورکردنەوە بەرەو لای سوور لا ئەدەن بەم جۆرە چێنجی فریکوێنسی ڕوئەدات و دیاردەی دۆپلەر دروست ئەبێ بە نزیککەوتنەوە یاک دوورکەوتنەوەی ئەستێرەکان لە زەویەوە. The spectral lines of distant galaxy ئەو spectral لاینانەی کەەوە هی گالاکسیەکان کە لە ئێمەوە دوور ئەکەونەوە are all shifted toward the low frequency. کاتێ لە ئێمە دوورەکەنەوە کاتە شفتەکەیان بەلەو لۆ فریکوێنسیە کە بەرەو لۆ فریکوێنسی بوو کاتە بەرەو زیادبوونی درێژە شەپۆلە کە زیادبوونی درێژ شەپۆل بوو واتە بەرەو کوێ بەرەو لای سوور لا ئەدەن بەرەو لای سوور لا ئەدەن لە شەبەنگەکانە and hence are called the red shift ئەمەش هەڵێ پێوترێکی پێوتێ red shift لادان بەرەو سوور چونکە وتمان بەرەو فریکوێنسی کەم واتە بەرەو درێژ شەپۆلی زۆر درێژ شەپۆلی زۆریش بەرەو لایکە بەرەو لای سوور چونکە لە سوورە لە سپێکترال لاین یعنی ئەین لە ویسی بڵا لە بینراوەکانە درێژترین درێژ شەپۆل کە هەمان بێ واتە فریکوێنسی کەم بێ کیە ڕەنگی سوورە. such shifts indicate that ئەم شفتەی کاڵین بەڕەو red shift مانای ئەوەمان پێڵێ کە گالاکسیەکان are receding from us لە ئێمە دوور ئەکەونەوە and from one another و هەروە لێ خۆشیان لە یەکتر دوور ئەکەونەوە that the universe is expanding ئەمەش ئەومان پێڵێ مادام لە ئێمە دوورەکەونەوە هەروە لە خۆشیان دوورەکەونەوە کەواتە گردون بەرەو چی ئەڕوا گردون بەرەو ئەکسپاندینگ ئەڕواتە گردون بەردەوام بەرەو فراوانبوون ئەڕوات. پاشان ئینە سەر ئێگزامپڵێکی زۆر بەسیط لەسەر دیاردەی دۆپلەر پێمانەڵێ a distant galaxy in the constellation Hydra is receding from the earth. گالاکسیەکمان هەیە لە مەجموعەی هایدرا کە لەکوێ لە زەویەوە دوور ئەکەوێتەوە خۆیڵێ دوور ئەکەوێتەوە کاتە معادلەی چی بۆ بەکارێنین معادلەی دوورکەوتنەی بۆ بەکارێنین ئەت 6.12 جارانی دەتوان 7 متر لەسەر سەکەند بە خێرایی چەند ڤیەکەشی یاوە بەم خێراییەکە باسمان کرد. by how much is a green spectral line of wavelength 500 نانۆمەتر بێ emitted by this galaxy shifted toward the red end of the spectrum ئەڵێ بەچی مقدارێک ئەو گرین سپێکترەڵانەی کە ویفلێنگتە ئەسڵیەکانیان لەمدانۆتەکانیان 500 بە چەند شفت ئەکا بەرەو کوێ بەرەو لای سوور واتە مقداری شفتەکەی ئەوێ ئێمە بە چەند حاڵتێکە ئەزین کە معادلەی دوورکەوتنەوە بەکارەکەم ئەڵێ a distant galaxy distant galaxy واتە لە یەک دوورەکەوە receding from the earth دوورەکەوێتەوە لەسەر زەوی و پاشان ئەڵێ چی ڕەنگی سڵسمانەیە پاشان داوای شفتی چیمانەکە ڕێت چونکە
ئێمە زانین ڕنگ ڕێت وەیڤلێنگەکەی لە سەوس گرین زیاترکاتە بە هەموو ئەمانەی کە باسمان کرد ئەزانین کە ئەم معادلەی ئێم بەکارین معادلەی دوورکەوتنەوەتە فریکوێنسی دوورکەوتنەوەیە بۆ ئەم مەبەستە ئێمە ئەڵین لەمدا ئیزیکۆڵ تو لەمدا نۆت یەک زائیدەن ڤی لەسەر سی یەک ناقسەن ڤی ئەمە معادلەی دوورکەوتنەوەیە تەلبەکان لێتان تێک نەچێ لەولا بە فریکوێنسی داومە ئەگەر بیکەمە فریکوێنسی میو ئیسیکۆڵ تو میو نۆت ڕەگی یەک ماینەس ڤی لەسەر سی یەک زائید ڤی لەسەر سی بەڵام کاتێ من تەحویل ئەەکەمەوە فریکوێنسی بۆ وەیڤلێنگت شتەکان پێچەوانە ئەبنەوە ها لەمدا ئاکاتە لەمدا نۆت یەک زائیدەن ڤی لەسەر سی دابەش یەک ماینەس ڤی لەسەر سی و پاشان ڤیمان هەیە تعویز یەکەین لێرە سیشمان هەیە تعویز یەکەین لەمدا نۆتیشی پیاوین 500 نانوێە ئەو کاتە لەمدا ئەدۆزینەوە کاتە چن 650 ئەگەر لە ئەنجامەکان تێ بفکرین ئەزانین فعلەن ئەنجامەکەمان ڕاستە بۆ ئەها گرین سپێکترەڵەکان 500 نانۆیە بەڵام کە لا ئەدا بەرەو لای سوور حتمما ئەبێ ئەو نەتیجەی دەستمان نەکەوێت لەمداکە درێژ بێتەوە زیادکە بۆ بە 650 بەرەو لای سوور ئەبێ وەیڤلێنگت زیادکە فعلەن بەما ئەزانین کە مادام زیادی کرد پرسیارەکەمان ڕاست حل کردووە پاشان ئێمە چیەکەین which is in the orange part of the spectrum فعلەن the shift is خۆی داوای شفتەکەمان لێکە how much is a green line of wavelength emitted by this galaxy shifted toward the red end کاتە شفتەکە کاتە لەمدا ماینەس لەمدا نۆت 650 نانۆمیتر ناقسەن 500 نانۆمیتری ئۆریجینال ئەکاتە 150 نانۆمیتر ئەمە ساڵێکیان هێناومەتەوە ئاعتیادی لە ئیمتیحانە بۆ ئەوەی ئێوە لەگەڵ سلایدەکانە کە بەرەو پێش ئەچین وە شێوازی پرسیارەکانی منیش بزان ئەم پرسیارم ساڵێک لە ساڵەکان هێنا بۆ ئەو نەزانوەزان 6 دەرەجەی 6ەکەی سەری ساڵی لەسەر بوو بەم جۆرەی کە